کێشەی کەمی بینای خوێندن لە کەرتی پەروەردەدا ڕەنگی داوەتەوە. بۆ چارەسەری کێشەی دوودەوامی و سێدەوامی پەروەردەی کەرکووک پێویستی بە 700 خوێندنگای نوێ هەیە. بڕیارشا کۆمپانیەکی چینی 44 خوێندنگا دروست بکات و بەشێکیان دەکەونە گەڕەکە کوردیەکانەوە. سەرەتا ئێمە لە شاری کەرکووک بە هەموو قەزانەحیەکانەوە نزیکەی 2000 خوێندنگامان هەیە. ئەم 2000 خوێندنگایە لە ناو 1250 بینایە دەوامەکەن، یعنی نزیکەی 700 بۆ 800 بینای تازەمان پێویستە و ئێمە بەردەوام پرۆژەمان هەیە، پرۆژەی بینای تازە، پرۆژەی نوێژەنکردەوە، پرۆژەی دروستکردنی سەفی تازە لە هەموو مەکتەبەکان و بە خۆشحاڵیەوە ئێمە لە مەشروعی قەرضی سینی مەکتەبە نمودەجەکان 44 مەکتەبمان بەرکەوت وەک شاری کەرکووک و دابەشمان کردوتە سەر هەموو قەزانەحیەکان و هەموو گەڕەکانی شاری کەرکووک و ئێستاکە بە نسبەیەکی باش چوەتە پێشەوە ئەتوانین بڵێن لە چەند هەفتەی داهاتوو چەند مەکتەبێکی وەرەگرین. بەشێک لە پرۆژەی دروستکردنی 44 خوێندنگا کۆتاییان پێهاتووە و لیژنەیەک لە ئەنجومەنی وەزیرانەوە و بەشی پرۆژە نیشتیمانیەکانەوە بۆ هەڵسەنگاندنی کارەکان سەردانی پرۆژەکەیان کرد. ئەمڕۆ لژنەیەک هات پێش لژنەی ئیستیلام بۆ تەقییمی ئیشەکە. الحەمدوللا ئیشەکەیان بەدڵ بوو. ئینشاءڵڵا ئەوانەی تریش تقریبان ئێمە بڵێن 2 مەکتەبمان 3 مەکتەبمان ئەنجاز کردو تەواو بووە. ئینشاءڵڵا ئەوانەی تریش خلال ئەم 2-3 مانگەی داهاتووە پێت تەواو بێت. واللهی زۆری لە گەڕەکە کوردیەکانە لە بڵین لە تەپە هەمانە، لە پشتی سوق مرکزی، لە شۆرجە، حی عسکەری، تقریبا زۆری لەو ناوەیە. 我们感到非常的骄傲来到伊拉克来建设 خۆشحاڵین بەوەی کار لە وڵاتە دەکەین. پرۆژەکان قۆناغی باشیان بڕێ و لە کۆتایی مانگی نوێی ئەم ساڵدا تەواوی خوێندنگاکان ئامادە دەبن. ئێمە زیاتر گرنگی بە کوالیتی دەدەین، نەک کات و شوێن. بەپێی ئامارێکی وەزارەتی پەروەردەی عێراق نزیکەی 11 ملیۆن خوێندکار لە پارێزگاکانی عێراقدا هەن جگا لە هەرێمی کوردستان و بۆ بەردەوامی پرۆسەی پەروەردەش پێویستیان بە 12,000 خوێندنگا هەیە. ئازادشکوور، کەناڵی کەرکووک.